سەربازێکی هێزی مۆرینی ئەمریکا کە لە تەقینەوەیەک لە ئەفغانستانە هەردووک دەستی پەڕیون نەشتەرگەری دوانێ بۆ کرا. جان پێک کە لە 2010دا بریندار بوو لە نەخۆشخانەی ژنان و بەریهام لە بۆستۆن لە مانگی ئاگۆستدا نەشتەرگەری پەیوەندی دەستی بۆ کرا کاتێک دەستەکانی کوڕێکی گەنج کە مرد بوو بۆ ئەو کارە ئامادە بوو. ئەو پەڕی هاوخەمی بۆ بنەماڵی خێرخوازرا دەگەێنم بۆ من بە گرفتە بزانم کە ئێوە ئێستا لە چه ئاستێکدان، بەڵام ئەوەتان پێ دەڵێم مەرگی کوڕی ئێوە هەروە بە خۆڕایی نابێت. هەر ڕۆژێک کە چاوڵ دەستەکانمان دەکەم بۆ من وەک ئازارێک دەبێت، هەرگیز تەسلیم نابم. نەشتەرگەریی چاردە کاتژمێری لەلایەن تیمێکی 6 نەشتەرگەر پەرستار و شارەزانی دیکەی تەکنیک بەڕێوەچوو. هێندێک کات دەگرێت پێشەوەی پێک بتوانێت دەستە نوێیەکانی بەکاربێنێت لە دەمێکدا پەیوەندەکانی دەمار ماوەیەکی درێژ دەچێشێت تا خۆ بگرن. لە هەمان کاتدا پێک بۆ پارێزگاری لە باسکی نوێی باز و بند بەکاردێنێت بۆی هەیە ساڵک بگرێتە تا قامکەکانی بتوان سەر لە نوێ هەست پێ بکەنەوە. بە گوێرەی ناوەندی پزیشکی چاودێری تەندروستی جانس هاپکینز ژمارە و کەسانی لە ئاستی جیهان پەیوەندی باسک یان دەستیان بۆ دەکرێت لە 100 کەس کەمترن.